بەناوی خوای بەخشندە و میرەبان جوانترین ساڵتانە بە بینەران و بیسەرانی کەناڵی پەیام خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتین و خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازیین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە یازیێت. ئەجدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لەبێت و ئەم کات و هەموو کاتێکتان باش دوور بن لە هەر دەرد و بەڵاو و نەخۆشیەک. بابەتی یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر دیارە و قەیراندارەیەکە لە ئارادا هەیە تا چەندە کاریگەری لەسەر بازار دروست کردووە بە دڵنیاییەوە لە ئێستادا باس و خواسی زۆری نەتان پرسی دابەشکردنی موچە و بارودۆخی دارایی شەخسی و بەگشتی هەرێمی کوردستانەکە تەوەری یەکەمان لەسەرم بابەتە تەرخان کردووە. وەروەها تەوەری دووەمان لاولێرەوە هاوکارمان ئەمرانمیر پێشکەشمانەکە میوانێکی تایبەتی دەبێت دەویش خاوەن پێداویستیەکی بەهرەدارە کە توانیوێتی نابینایە بەڵام پلەی دکتۆرا بەدەست بێنێ لە زانکۆدا بۆیە لە میوانێکی دەبێت قسە و باس لەسەرم پرسە دەکەین کە جیاواز لەمەش دیارە دەمانەوەیە گرنگترین زانیاری و چالاکیەکانی شارەکانتان لە ڕێگەی پەیامگەرەکانەوە بۆ بگوازینەوە بۆیە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. لازان دەستپێک دەچینە لای کەشوها بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما گۆڕانکاری بەسەردات و یاخود کەی باران دەبارێت پێکەوە بینەری دەبێت.
باس و خواسی هەموو لایەک و گرفتی سەرەکی هاوڵاتیان یا زۆرینەی هاوڵاتیانیش دابەشنەکردنی موچەیە. بەڵام ئایا دابەشنەکردنی موچە تا چەندە کاریگەری لەسەر بازار بەگشتی دروست کردووە و ئاگەر بێت و بۆ نمونە ئەمڕۆ موچەیەک دابەش بکرێت کە 6 ڕۆژ جارێکە و ئەگەر حساب بکەی 120 و 130 لێ دەبڕێت، ئایا ئەم موچەیە دەبێت چۆن کاریگەری لەسەر بازار دروست بکات، چۆن ئەم بازارە ببوژێنێتەوە کە لە 2014ەوە تا دێت بارودۆخەکەی خراپتر دەبێت. لەسەر ئەم بابەتە بەڕێز بەختیار تایار پسپۆڕی ئابووری میوانمانەکەی بەختیار زۆر سپاس بەخێر بێت. زۆر سپاس بەڕێستان بۆم دەرفاز بۆ توش. کاک بەختیار، موچەیەک کە 6 ڕۆژ جارێک دابەش بکرێت کاریگەریەکەی چۆن دروست دەکات لە بازار و ئایا کاریگەریەکەی تەنها لە بازار یا تەنها لە گیرفانی موچە خۆرەکەیایە؟ بەڵێ، زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ دروستکردنی و دەرفەتەکە بتوانین بە شێوەیەکی ئەکادیمی قسە لەسەر دۆخێ بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەرقەرارە. ئەلبەتە ئەگەر ئێمە قسە لەسەر بابەتی موچە بکەین، بابەتی موچە ئەنجامە هۆکارەکە لە شوێنێکی ترە کە هەرێمی کوردستان لە ئەساسەوە هەڵەیەکی گەورەی ئابووری کردووە کە پشتی بە یەک سەرچاوەی داهاتی خۆی بەستووە کە ئەویش نەوتە. پشت بەستن بە تاکە سەرچاوەیەکی سروشتی بۆ خۆی لە ئابووریان نەخۆشیە. وەکو ڕۆژنامەی The Economist بریتانی لە ساڵی 1970کان بەدواوە کاتێک ئەو حاڵەتە لە هۆڵەندا ڕووەدا. لە هۆڵەندا کاتێک کە نەوت و گازێکی زۆر لە دەریای باکووری هۆڵەندا ئەدۆزرێتەوە، ئیتر خەڵکی پاڵی لێدەنەوە و بۆ خۆیان دانیشن بۆ ئەوەی کە تەنها ئەوە بفرۆشرێت و بۆ خۆیان دانیشن بیخۆن ببوورە. کاتێک ئەم حاڵەتە ڕوئەدا ئەبێتە هۆی کۆمەڵێک کێشە لە وڵاتەیە. پشت بەستن بە یەک داهات لە ئابووریا پشت بەستنی وڵات بە یەک سەرچاوەی داهاتی خۆی وەکو گەشەکردنی مرۆڤێک وایە تەنها یەک ئەندامی گەشە بکە. مناڵێک بێنە بۆ نمونە تەنها سەری گەشە بکە، جسمی وەکو خۆی بمێنێتەوە. گەشەکردنی یەک کەرتی ئابووری لە وڵاتێکی دیاری کراوە ئەبێتە هۆی پوکانەوەی بابەت بەشەکانی تر، سێکتەرەکانی تر لە ئابووریە. کەمە لە هەرێمی کوردستانە هەر زۆر بە نمونەیەکی واقعی ئەیبینی دەستکەوتنی ئەم داهاتەی کە دەستەکەوێت تاکە وڵاتێک لە ڕووی زەمینە کە نەوتی هەیە بە شێوەیەکی ئابووری و ئەکادیمیانە مامەڵی لەگەڵا کردووە نەرویجە. بە هیچ شێوەیەک ئەو داهاتەی کە لە فرۆشتنی نەوتەوە دەستی ئەکەوێت لە سندوقێکە دانراوە بۆ نەوەکانی داهاتوو. لە یەک کاتە دەستکاری ئەم سنووقە ئەکات ئەم پارەی کە لەم سنووقەیە دەستی کەوتووە و ساڵانە و مانگانە و ڕۆژانە دەستیەکەوێ لە وەبەرهێنانە بۆ زیادکردنی و دووبارە دانانەوەی لە سنووقەکە بۆ نەوەکانی داهاتوو. ئەگینە ئەوەی کە لە وڵاتانی تر کە وڵاتانی هەناردەکردنی نەوتن ئەو وڵاتانن کە پشت بە نەوتە فرۆشن، ئەم حاڵەتە حاڵەتێکی زۆر ناتەندروستە کە تۆ تەنها پشت بە نەوت ببەستی. لەبەرەوەی یەکەم لە ڕووی سایکۆلۆژیەوە ببورن پشت ئەبەستی بە نەوت سێکتەرەکانی تر لاوازەکەی وەبەرهێنانی بیانی لە وڵاتەکەتە کەم ئەەکەیتەوە یان نایهێڵی، چونکە بەرزی و نزمی لە بازاڕە بە جۆرێکە کە تۆ ناتوانانی حکومت ناتوانێت خۆی سەرچاوەکانی بە جۆرێک بن کە ئەوەنەی پارە دەستکەوێ چەنی مەسروفەیە مەسروفەکانی بکە تۆ تەنها بوجەت موچەت نییە. ئێستا ئێمە لە عێراقا موچە ئەدرێت، بەڵام ئایا عێراق گەشەی کردووە؟ نەخێر. موچە شتێکی ڕۆژانەیە. لە کاتێکە موچە کاریگەری لەسەر گەشەکردن هەیە لە عێراقا بۆ نمونەیان لە هەرێمی کوردستانە، ئەم موچەی کە من وەری ئەگرم من کرێکارێکی فعلی بم، بەڵام ئیشەکەم بەهەمم نەکردنەکەی چی کاریگەری سلبی دروست ناکە؟ بۆ نمونە 6 ڕۆژ جارێک مەعاشێکە گەر دابەش بکرێ، بڵێ واتە درنگ دابەشکردن یا دابەش نەکردن یا بۆ ڕێژە کەمە کاریگەری سلبی دروستەکە لەسەر بازار؟ بەتەکید خۆی ئەگەر دابەشیشی بکە هەر گەشەی ئابووری ڕووی نەداوە. مرۆڤێک تووشی شێرپەنجە بووە، دەرزیەکی ڤۆڵتارینی هەزاری لێ ئەدەی ئازارەکەی سعاتێک 2 سعات 3 سعات 6 سعات ئەوەستێنێ، بەڵام نەخۆشیەکە چارەسەر نەبووە. پێدانی موچە لە هەرێمی کوردستانە تەنها ئازارەکە ناهێڵێت. ئەگینە تۆ لە ڕووی ئابووریەوە هیچ نیت. لە ڕووی ئابووریەوە ئەو داهاتەی کە تۆ پشت بەستن بە یەک سەرچاوە کۆمەڵی کێشەی زۆری ئابووری بەدوای خۆی هێنێ. بۆ نمونە کە تۆ پشت بە یەک سەرچاوی داهاتە بەستی، وەکو مرۆڤێک وایە لە ناو ئاوا بێت بچێتە ناو ئاوێکی 2-3 مەتر قوڵەوە سۆندەیەکی بەدەمەوە بێت، تەنها لە ڕێگەم سۆندەوە هەناسە بدە، کەسێک لەسەرەوە یەک پەنجە بە سۆندەکەی بنێەوە خنکێرە خوارەوە.
تۆ کاتێک سەرچاوی داهات و ژیانی گوزەرانی دەوڵەتێک تەنها یەک بنەمای ئابووری هەیە یەک بنەمای داهاتی هەیە بۆ گەشەکردنی خۆی و مانەوە بەردەوامی خۆی بۆ نمونە لە هەریمی کوردستانە کە بۆ تۆ بۆچی ناتوانانی موچە دابینکەی چونکە پشتت بە یەک سەرچاوە بەستەوە ئەم سەرچاوە کەوتۆتە ژێر دوو کاریگەری گەورەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە نەوت تاوەکو ئێستا کە تۆ پشتت پێبەستەوە بۆی موچەی پێدابینکەی نەوت تاوەکو ئێستا کاڵانیە هەتاوەکو ئێستا ئەمریکا ڕێگەی نەداوە لە ڕێکخراوی بازرگانی جیهانی نەوت پێناسە بکرێت بە سیلعە بە کاڵە تەنها پێوترێت استراتیژیک مەتریال مادەیەکی استراتیژیە ئێستا لە هەرێمی کوردستاندا جگەل لە نەوت چی دیکە هەیە کە بتوانن پشتی پێ ببەسترێت بۆ نمونە ئێستا ئێمە ژینگەی هەرێمی کوردستان و بڕی بارانباری لە هەرێمی کوردستان بای ئەوە گونجاوە تۆ ئەتوانی ساڵانە زیاتر لە 30 میلیارد متر چوارگۆشە ئاو کۆکەیتەوە بەنداو دروستکەیت و ئاو کۆکەیتەوە لە کاتێکە تۆ ئێستا ئەو بەنداوانی کە لە هەرێمی کوردستانە ئێستا لە کاران تۆ کەمتر لە 10 میلیارد متر چوارگۆشە ئەو کۆکەیتەوە ئەمە ئەتوانی وەبەرهێنانی تیا بکرێەوە با حکومەتی هەرێم خۆی نەتوانێت ئەم کارە بکە یعنی حکومەتی هەرێم بەڕاستی عقلیەتی ئیدارەدان لە هەرێمی کوردستانە عقلێتێکی تاگەرایە پلۆراریزم و فرەیی پێ قبول ناکرێت باشە ئەگەر تۆ خۆت ئەم کارە ناکەیت بۆ نمونە تۆ پێویست بە 10 بەنداوە لە هەرێمی کوردستانە دروستیکەی بۆی ئاوی پێویست کۆکەیتەوە پێویست بە 10 بەنداوە پارەی 2 بەنداوت هەیە قەیچێکە ینی تۆ کێشەیەک نی 8 بەنداوەکەی تر بدە ئەو خەڵکانی کە ئێستا قەرزیان لێ وەختە لە هەرێمی کوردستاندا لە ناو حکوومەتە سەدان ڕاوێژکاری ئابووری هەیە بەڵێ ینی بۆ ئەم ئەقڵیەتەی کە جەنابێ باسێک لەوانەیە زۆر کەس درکی پێ بکات چ بگا بەوەی کە ڕاوێژکارێکی ئابووری لەگەڵ سەرێک و حکوومەتە لەگەڵ بەرپرسانە ئەمە بدرکیان ئەوە تا هەر ئەوەیە کە خۆت باسە کرد تاگرەویە و تەنها بڕیار لەلایە کەسێک گوێ بۆ ڕاوێژکارەکان ناگیرێتیانەوە تا بەرژەوەندێکی دیکە لەوە هەیە کە تەنها پشت بە نەوت ببەسرێت ئەگەر وەکو گومان بیڵێ من گومانەکەم بڕیار بەدەستەکان لە هەرێمی کوردستانە گەیشتووەتە ئەو قەناعەتەی بە سوودوەرگرتن لە ئەزمموی هەنێک نمونەی وڵاتان نایەوێت پارە و داهات و دەوڵەمەنی بگاتە دەست خەڵکانی تر چونکە مە سەرچاوی هێزە پارە و مادە سەرچاوی هێزە بۆ نەمانی ئەو بۆ لاوازی کاریگەری بە لەسەر کورسەکەی ئەو بەتەکیت یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە دەسەڵات لە هەرێمی کوردستانە گەیشتوێتەوە قەناعەتی کە بە چەک ئەو ناڕوخێت لە دوای چەک چی شتێکی تر هەیە کە مەترسی بێ بۆ سەر ئەو پارەیە چکە کاتێک کە چینی ناوەند بۆ نمونە بۆچی شۆڕشی پیشەسازی یان ئەو با بڵین ئابووری و کاریگەری شۆڕشی ئابووری ئەوانە بۆچی لە بەریتانیاوە دەست پێکە بۆ لە فەڕەنساوە دەست پێ ناکات هەمانە حاڵەتەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چونکە لەوێ قۆڕخکاری خاوەندارەتی لە داهێنانە ینی مڵکیەتی داهێنان گەشە ئەکات چینی ناوەند گەشە ئەکات لە بریتانیا کاتێک کە چینی ناوەند گەشە ئەکات پارەی هەیە سەر هەڵەدا بۆ کۆمەڵێک گۆڕانکاری دوای ئەبینین شۆڕشی گەورە گەورە لەوێ لە موسسات و لە بەرپاکردن و ئیدارەدان و گەشەکردنی ئیدارەدان لە بریتانیا ڕوەدا هەر ئەو حاڵەتە بۆ لە ئیسپانیا ڕوونادا زۆر باشکار وەختیار کەواتە دابەشکردنی موچە لە وادەی خۆی 30 ڕۆژ جارێک بە لێبڕین تا چەنە بارودۆخی ئابووری خەڵک و وزەیەکیژە بەخشێتەوە بە بازار بەڵێ وزە بەخشێتەوە من نمونونەکە مێنایەوە دەرزیەکە ئەیدەیت دەرزیکی ئازار ئەیدەی لە کەسێک کە شێرپەنجەیەتی بە کاتی بەڵام خۆ پێش 2014 ئمە ناشێت کەرتی کشت و کاڵمان ئیدی بژابێتەوە بە تەواوەتی ئەوەی تر لەو شتانی کەویستی کشت و کاڵت هەیە کە حکوومەتە توانی ئەم کەرتە ببژێنێتەوە بەسم ئەوەیە کە پێش 2014 کە بە تەواوەتی پشت بە نەوت ببەسرێ موچە لە کاتی خۆیان دەدرا لە کاتێکە ئێمە هەر چاوەڕێ بەخا بووین بەڵام وەزە و ژیانی خەڵک باش بوو بازار باش بوو بەگشتی کەواتە ئەوە کاریگەرێکی هیچی بوو ئەزانی چۆنە ئێمە کاگەر ئەکادیمیانە قسە لەسەر بابەتە بکەین ئەو کاتی کە موچە 28 ڕۆژ جارێکە درا لەگەڵ ئێستاە کە موچە 2 مانگ جارێکە و بە زیادیشەوە لە ڕووی ئابووریەوە تەنها هەڵبەز و دابەزیەکە تەنها هەڵبەز و دابەزیەکە کابرایە لەم لەحزەیە ئازاری نییە فڵان لەحزە ئازاری هەیە ئەگینە نەخۆشیەکار موجودە لە هەرێمی کوردستانە تۆ بنەمای ئابووریت نییە ئێستا گریمان حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ عێراق ڕێکەکەوێت لە بودجەی 2020 کار ڕێکەکەوێت دەی مانگە 2 مانگ 3 مانگ 6 مانگ ساڵێک 2 ساڵ موچە هەموو جارە لە کاتی خۆیان درێ بەڵام تۆ هێشتا هەر نەخۆشیەکەت موجودە چونکە تۆ بنەمات نییە بۆ خۆشیاندن تۆ کەرتی کشت و کاڵت ئیفلیچ پێ کردووە
تۆ سەرچاوی سروشتیت تەنها پشتت بە نەوت بەستووە کە کانزایت ئەمە بۆ کاتێکایە کە بڵێن حکوومەت لە بیری 100 ساڵی داهاتووی میلەت و گەلدایە بۆیە دەبێ بین نەخۆشیەکە بنەبڕ بکەین بەڵام ئەمڕۆ خەڵک بەستەنها دەیەوێ تۆ هیچ بێ مسەکینێکی بەرێ باتە سەری مانگ بڕکە چکە جارێ 6 ڕۆژە بێتەوە بازارەوە بناڵێنێت تۆ مسەکینێکی بەرە با 30 ڕۆژ جارێک بێت ینی ئەگەر بێت و بۆ نمونە 30 ڕۆژ جارێکا 28 ڕۆژ جارێک موچە دابەش بکرێ خۆ ئەو کاتە کاریگەری لەسەر بازار زۆر بوو گرنگەوەیە کە مەودایەکی هەبوو باش بوو لەوەی کە ئەگەر 28 ڕۆژ جار یا 30 ڕۆژ جارێ موچە دابەش بکرا باە بازار هەمووی بوژا بوویەوە ئێستا بۆ نمونە بۆی نەبوونی موچەوە خێزانێک یاخود پێشمەرگەیە کە موچەخۆرە ناتوانێت شیر بۆ مناڵەکەی بکرێت واتە کاریگەری کردو سەر ئەوەی کە بەتەواوی سێکتەرەکانی ژیانی هاوڵاتیان کەوتوتە ینی مەترسیەوە مانی بۆ نمونە پێداویستە کە ڕۆژانە کە بیخوا ناتوانێت بکرێت بۆی نەبوونی موچەوە بەبەستەکەەوەی ئایا پێدانی موچە ئەبێتەوەی کە ژیانی خەڵک ئاسایی بێتەوە لەم ئێستاە بەڵێ بەتاکید نسبەتەن کاریگەری هەیە بۆ ئەمڕۆ ئێمە کە باس دۆخەکە کە ئێمە خوێندنەوەیەکی ئابووری بۆکەین دوو دیوی هەیە دیوێکەوەیە تۆکو هاوڵاتیەک سەیریکەی دیوێک شێوێت تۆکو حکوومەت و استراتیژ و دوورمەودا سەیریکەی ئەوەی کە ئێمە باسمان کرد استراتیژ و دوورمەوداکەی وەکو هاوڵاتی تۆ ئەمڕۆ گیرفانت پارێتیانیە و لە هەمان کاتا خەرجیت هەیە ئەبێ پارەیەک هەبێ بۆیم خەرجانە سەدیکەیت و کۆتایی بەم حاڵەتە بێنی کە تێی کەوتوی بە تاکید کاریگەری هەیە بەڵام کاریگەریەکان هاوڵاتی لە هەرێمی کوردستانە وەکو چۆن حکوومەتێکی لەلایەک ئەتوانی بڵێ کەم ئەزمون و نەزانە لە ڕووی ئیدارەدان و بەڕێوەبردنەوە لەلایەک ئەتوانی بڵێ خۆپەرست و قۆڕخکارە کە نەیتوانیوە ئەو داهات و سەرەت و سامانەی کە هەیە هەم بۆ خۆی سوودی لێوەربگرێ هەم دابەشی کا بەسەر هاوڵاتیانە لە هەمان کاتە هاوڵاتی ئێمەش بەهۆی ئەو کاریگەریە مێژووی و دۆخە مێژووی و دەرونیی کە لە ماوەی با بڵین 100 ساڵی ڕابردووە ئەگەر زۆر دووریش نەڵێن هاوڵاتیەکی ئابووریانە نییە هاوڵاتیەکە ئابووریانە مامەڵە ناکات بەس بەکاربەرە کوردبینین ئێمە بۆ نمونە لەو ساڵانەی کە موچە باش بووە نەمانتوانیوە پاشەکەوت بکەین ئەمە هەڵەیەکی تاک ناتوانانی ئابووریانە مامەڵەکە ئەوەنی لە خەمی گۆڕینی ماڵەکەیە بووە لە پێشی 2013 ئەوەنە لە بیریەوە نەبووە نکتەیەک هەیە کە من زۆر جار لەگەڵ هاوڕێکانم باسیەکەین من بە حکومەت ئەڵێم حکومەتێکی بێپلان من بە حکومەت ئەڵێم حکومەتێکی بێبەرنامەیە من بە حکومەت ئەڵێم حکومەتێکی فاشلە ئەی خێرە لە هەموو ڕوویەکەوە من نەقدی حکومەتەکەم باشە لە بەرامبەری ئەوە بۆ ئەوە پشت ئەستورم بە حکومەت ئەو پاریکەوە یەگرم تا سەری مانگتاوایەکە پێشت وەخت من ئیقرارم کردووە بڕیارم داوە لەسەرەوەی کە واقعیش پێمەڵێ نەکەوەی کە من بە تۆمەتێک بێ بیدەمە پاڵ حکومەت نەهەر بە واقعی حکومەتێکی فاشل بووە لە ئیدارەدانی دۆخەکەیە کە تاوەکو ئێستا با بڵین لە 91 تاوەکو ئێستا حکومەت خۆشی دان بۆیانەیە کە نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە ئیدارەدانی سێکتەرەکان لە هەرێمی کوردستانە باشە من یەکی هاوڵاتی بۆ ئەبێەوە پشتی پێ بەستم ئەو خۆی ئەڵێ فاشلە منیش ئەڵێم فاشلە هەردووکمان متفقین منی هاوڵاتی حکومەت کە کارەکانی ئەم وڵاتە بەڕێوە بە هەردووکمان ئەڵێن ئەم حکومەتێکی فاشلە لە ئەمان کاتە من زۆر پشتم پێبەستووە بەڵام ئەمەم ناکات ئەوەی کاتێک کە من وەکو هاوڵاتیەک استراتیژی بیر ناکەمەوە یان ئابووریانە بیر ناکەمەوە ئەمە نابێتە پاساو بۆ وەلاوازەکانی حکومەت چونکە حکومەت چەند ڕۆڵێکی هەیە زیاد لە ڕۆڵێکە ئەو کاتە بۆ نمونە هاوڵاتیەک لە وڵاتێکی ئەوروپی بۆ نمونە مەشروع بەخوات یان کۆمەڵێک مەواد بەکارەهێنێ لەسەر ئەو جادانە ئۆتۆمبیلەکانە شکێنێ ناکرێ حکومەت بڵێ وەڵام من مادام هەموو هاوڵاتیەکانم خەریکی ئەم بەزمن من حەقم پێیانەوە نییە لە چەند ڕۆژی ڕابردووە هاوڵاتێکی دووهۆکیمان بینی تووشی کۆرۆنا بووە هاوڵاتێکی کووردە بەڵام ڕەگەزنامەی فنلەندی هەیە داوا لە حکومەتی فنلەنداکە کە من حاڵی تەندروستیم باش نییە فڕۆکەیەک و تیمێکی 5 کەسی بۆ ئەنێرە لە فنلەنداوە ئەیگەڕێنێتەوە بۆ فنلەندا لە دووەکەوە بە فنلەندا حکومەت لە هیچ دۆخێکە نابێ هاوڵاتی خۆی لێ زیاد بێ لێ زیادبوونی هاوڵاتی یعنی تۆ هەست بە مەسئولیت ناکەی و بە ئەرکی خۆت هەڵنەساوی حکومەت بەرپرسە لە دابینکردنی ئێستا و داهاتوش زۆر باشە کاک بەختیار پێدوان نییە حکوومەت هەرێمی کوردستان ئەمە جۆرە سیاسەتێکی دیکەیە بەکاری دێنێ بەرامبەر بە موچەخۆران بەرامبەر بە هاوڵاتیان بەگشتی بۆ نمونە وایان لێ دەکات بەس هاوڵاتی ئێستا ڕازیە بۆی تەنها موچەکەی پێ بدرێت
قبولێتی تا سەدان ساڵی کەمانە حکوم بکەن بەستی ڕۆژدارێک موچە بەبێ لێبڕین پێیان بدرێ ئەنی خەڵک وای لێ هاتۆ بەڕاستی پێدوانی ئەمە سیاسەتێکی نوێ بۆ شوازە بەکارێنێت تاوەکو تەنها هاوڵاتی بی لای موچە و قوتی خۆی بێت ئەکرێت لە ڕۆ سیاسەکەی ئەو خوێندنەوەی بۆ بکەین لە ڕۆ ئابوووریەکەیش و حکوومەت بە شێوەیەکی زۆر هەڵپە ئامێز ئەوێت کەرتی گشتی لە هەرێمی کوردستانە بچوو کاتەوە بیکاتە کەرتی تایبەت بەڵام بەڕاستی بەم شێوازە بە کەرتی تایبەتکردن ئەمە ڕووتانەوەیە ئەمە کەرتی تایبەت نییە تۆ کەرتی تایبەت ئەوەیە تۆ بەشێک لە داهاتی بەرامبەرەکەت ینی بەم شێوازەی کە حکوومەتی هەرێم دەستی داوەتێ ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت تۆ موچە 28 ڕۆژدارێک نەکسی ڕۆژدارێ 28 ڕۆژدارێت تۆ موچە وەرگری هێشتا فریا ناکەوی ینی تۆ زەریبە بەو شێوازە گران کەیت و سەرپێچی بەو شێوازە گران کەیت و ئاو کارەبا و چی بەو شێوازە گران کەیت و تەلەفۆنات کارتێکی 5,000 بە 6,000 ڕوبع بکڕیت و هەموو شتێک هەر گران بکەیت ئینتەرنێت گرانەکەی بەڕاستی ئەگەر بەم شێوازە کەرتی حکومی بکرێتە کەرتی تایبەت ئەو کاتە هاوڵاتی موچەکەی بەشی ناکە ئەمەی کە حکوومەتی هەرێمەکە هەڵپەیە کەرتی بە کەرتی تایبەتکردن شتێکی زۆر باشە ئەگەر بە تەواوی هەموو سێکتەرەکانیش نەبنە کەرتی تایبەت بەشێکی زۆری سێکتەرەکان سێکتەرە خزمەت گوزاریەکان بکرێنە کەرتی تایبەت شتێکی باشە بە ئاسانی ئەتوانی کۆنتترۆڵیکەی بەڵام لای ئێمە کە کراوەتە کەرتی تایبەت باری حکوومەتی سوک نەکردووە بۆ نمونە تۆ چەند کەرتێک لە هەرێمی کوردستانە کە کراوەتە کەرتی تایبەت داهاتەکەی دیار نییە شتێک ئەەکەیتە بۆ نمونە تۆ کەرتی خانوبەرت کردوتە کەرتی تایبەت زەویەک شارەوانی دابینیەکە بۆ کۆمپانیایەک بڕێپاری لێوەرەگرێ باشە مە شتێکی باشت کردووە بەڵام لەژێر هیچ چاودێریەکە نایهێڵیت بەڵام بارگرانیەکە بۆ هاوڵاتی بڵێ تۆ ئەو پارەی کە دەست ئەکەوێ ئەسڵ وایە لە ئابوووریە ئەمە جارێکتر بگەڕێتەوە بە خەزێنەی دەوڵەت و بدرێتەوە بە هاوڵاتی لە ڕێگەی کترەوە سوودی لێوەربگرێت ئەگەر لە موچەش نەوێ بۆ پرۆژەکان وڵاتانی ئەوروپیەم سیستەمە بەکاردێن بڵێ خۆ هەموو وڵاتێکی ئەوروپی نەک وڵاتانی ئەوروپی منەڵێم نەرویج کە سەرۆت و سامانێکی سروشتی زۆریشی هەیە 1 دینار لە داهاتی سەرۆت و سامانەکەی داخڵی خەزێنەی دەوڵەت ناکات خەزێنەی دەوڵەت لەسەر زەریبە ئەژی بەڵام چی کاتێک تۆ پشت بە زەریبە ئەبەسی هاوڵاتیەکە تۆ مولزەمی بەوەی هەلیکاری بۆ دۆزیتەوە ئەوەی کە تەعینی حکومی نییە لە کەرتی تایبەتە تۆ بە هەلیکاری وە بدۆزیتەوە ئەوەشی کە تەعینی حکومیە کە بە نسبەتێکی کەم بێ لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە زۆرە ئەبێت تۆ موچەی پێ بدەیت لە کاتی خۆیان کاتێک کە ئەمەت کرد ئەم لە بەرامبەر تۆ زەریبەشی لێوەرەگری زۆر باشە کای وەختیار لە 2014ەوە کە ئێمە بە ناوی ئابووری سەربەخۆ تا دێت ڕۆژ بە ڕۆژوەزی خەڵک بازار بەگشتی خراپتر دەبێت ئەو بازاڕی کە پرۆژە خزمەتگوزاریەکان هەمووی ڕاگیراون ئەو بازاڕی کە تەنها توانم بڵێم بە موچەی هاوڵاتیەوە بەندە چونکە ئێستا کە موچە چەند ڕۆژە نابەش نکراوە دێنێت باشە ئێستا بڕۆ بیاین تایوەرە بزانە دوکاندار چیت پێڵێ ئەم بازاڕە تا چەنە باش ماوەتەوە منەمێ ئەوە بپرسم لە 2014 تا ئێستا لەسەر چه بنەمایەکی ئابووری ئەکادیمیانە یاخود پلانی دوورمەودا ئەم بازار ڕماوەتەوە لە هەرێمی کوردستانایە یاخود تەنها پشت بەستنە بە موچە باشە تۆ گوڵێک لێرە داناوە ژیانی ئەم گوڵە بەچیەوە بۆ ئاوبەن نییە کە تۆ پێدەی ئەو خۆرەکەی بەتێکی بۆ وەستاوە خۆمە گوڵێک نییە لەو دەشتە بڵێ باران یان خەڵکێکی تر لە ڕێگەی خوا ئاوی تێەکە تۆ لە ژوورەوە گوڵێک داناوە سەرچاویم گوڵە چیەژی تەنها ئەوەیە کە تۆ تێەکەیت سەرچاوی ژیانی ئێمە وەکو پێم وتی ئێمە تاکە یەک سەرچاوە هەیە بۆ جوڵەی ئابووری لە هەرێمی کوردستانەویش موچەیە کە تۆ موچە نادەی ئیتر مراندووتە خۆەوە ینی شتێکی ئەلفوبەی ئابووریە بابەتی ئابووری سەربەخۆت باس کرد ئابووری سەربەخۆ لەوانەیە بۆ ڕاگەیاندن بۆ کەسێک لە ڕاگەیاندن ئیشەکە راپۆرتێکی لەسەر ئامادەکە جۆرێک لە سوۆسیال میدیا بابەتێکی لەسەر باز کردێ ینی قسەی خۆشە بە کوردێکی قسەی دیوەخان و بەراگردانە ئابووری گەشەکردنی ئابووری هیچ پلانێکی ئابووری لە 25 ساڵ کەمتر نییە کاتێک کە پلانی ئەمجا پلانی ئابووری ئەبێ هەموو سێکتەرەکان جەلایەمە لە 2014 کە ئەعلانیان کرد کۆمپانیای کە بکۆیان بۆ دانا پشتی هاوڵاتی لە نەوت هەبوو لە باخیا قەرار بۆ وەریگرن ینی ئەمانە بە ئاسانی نایەتە دیکەوتان ئەو کاتانەش دەیان کردە دروشمی هەڵبژاردنەکان ئەزانی چۆنە دروشم شتێکە واقع شتێکی ترە هەر ئەو کاتەش کە واکراوە ئەگەر لە کەسێکی ئەکادیمی ئابووریت بپرسایە پێی ئەوتی کە ئەمە وا ڕوونادا چونکە تۆ پشتت بە نەوت بەستۆ ئەستان نەوت
بازاڕی نەوت بازاڕێکی ئەوەندە سیاسیە ئەوەندە ئابووری نییە تۆ پشتت بە شتێک بەستووە کە خۆی لە ئەساسەوە کێشە لە مادەیە هەیە کە نەوت و غازە دووهەم لە ڕێگەی تورکیاوە ئەیکەیت چونکە تاکە سەرچاوەتە تورکیا کار کە بۆریەکەی بەستەوە ئەڵێ 1 2 3 4 ئەوانە ئەبێ ئەوانم بۆ جێبەجێکەی نایکەی ئەوە بۆڕێکم بەستەوە تو تاکە سەرچاوە داناوە یعنی هەر ئەو کاتەیش کە وا ڕوویداوە لەوانەیە بۆ خەڵکێکی خۆش باوەڕ بینەر و بیسەرێکی خۆش باوەڕ ڕۆژنامە نووسێک کە ویستوێتی راپۆرتێکی تێر و تەسەری لەسەر ئاماتەکە ڕاستە بۆ ئەو کێشەی نیە بەڵام هەر ئەو کاتەش لە ڕووی ئابووریەوە مای پێکەنینە ئابووری سربەخۆ یعنی چی هیچ وڵاتێکەیە لەسەر زەوی ئابووری سربەخۆی هەبێ یعنی حتا ئابووری لە ئەمریکا کاریگەر ئەبێ بەمەڕستیان سربەخۆ لە عێراق بوو یعنی جا ببینەوە لەوان لە ڕووی ئابووریەوە خۆمان ئەخر ئەوەش قسەیەکی خۆشە چونکە تۆ بانقی مرکزیت نییە تۆ دوو حاڵەت بۆ سربەخۆیی لە ڕووی پارەوە بۆ نمونە یەکیانەوەی کە دەوڵەتی تو بانقی مرکزیت یەکیانی شەوێت دۆلاریزیشنەکەی خۆتە بەسیتەوە بە سیستەمی دۆلارەوە وەکو هەنێک وڵات کردویانە تۆ کامیانەکەیت باشە بەسەر چاو دەست خۆش بێ کە کردوتە بەڵام کامیانت کردووە تۆ نەبانقی مرکزیت هەیە کە بتانی بەهای پارەی خۆت بۆستێنیت لە سنوورێکە کە نەتوانیەوە بکەیت و دووهەمیش دۆلاریزیشنیشت نەکردووە ئەمە بچووکترین نکتەیەکە کە تۆ کاتێکڵێ ئابووری سربەخۆ ئابووری سربەخۆ بەچی یعنی ئەمە وەکچۆنڵی هێرشکردنیکی ناڕەوا نییە بۆ سەر حکوومەت ئەگەر ئەم قسەیە هەر وڵاتێکی تربیکە بنەمای خۆی هەیە سربەخۆبوون لە ئابووریە هیچ وڵاتێک نییە بتوانێت ئابووریەکی سربەخۆی هەبێ هیچ مرۆڤێک نییە بۆ خۆی سربەخۆ بێت تۆ وەکو چۆن من بەشێکم لەم ژینگەیە سارد بێ سەرمامە گەرم بێ گەرمامە ئابووریش ئەم دۆخەی هەیە ئابووری لە هەموو وڵاتێکە کە تۆ کۆمەڵێک شت ئەنێریتە دەرەوە کۆمەڵێک شتیش وەرەگری سربەخۆیی تۆ لەکوایە کە تۆ ئەنێریتە دەرەوە کە پارەی نەکردووە وەستیت باڵان میزانی مەدفوعاتت هەیە تۆ لە مەرزەکانە چیت نردووە چیت هاتووە ساڵانە تۆ هەڵسەنگاندنی بووکە یا مانگانە یان 6 مانگ جارێک هیچ شتێک نییە نای ئابووری سربەخۆ حتا ناوێنەی ئابووری سربەخۆ لەگەڵ عێراقا ئەو کاتەیشی کە ئەو قسەیە کراوە ئەگەر کەسێکی ئابووری باتە ئەیوت سربەخۆیی بە چی معنایە بەو معنایی ئیتر من پشت بەخۆمە بەستم تۆ هەڵا ئەەکەیت ئەگەر تۆ کەرتی کشت و کاڵت گەشە پێدابێ ئەو خەڵکانی کە زانکۆ پەیمانگاکان تەواوەکەن ساڵانە ئیشت بۆ ئەمانە دۆزی بێتەوە ڕێژەی بێکاریت کەم کردی بێتەوە کۆمەڵێک سێکتەری تر هەیە گەشت پێدا بێ بە پێی پێویست ئیشت لەسەر کرد بێ پلانت بۆ هەموو سێکتەرەکان هەبێ ئافرین وەکو ئەستۆنیا کردوێتی لە ڕابردووە ئەستۆنیا لە قوردی رووسایە بەڵام لەبەرەوەی کە بڕیارێکی گشتیرەدا هەموو ئیش لەسەر گەشە پێدانی هەموو کارتەکانی خۆیەکە سربەخۆیش بەدەستێنێ و ئەتوانێ بیشیکە زۆر ڕاستە کاک بەختیار جگە لەم بابەتانی باس ماگرێسا بابەتێکی دیکە هەیە کە زۆرێک لە کۆمپانیەکان لە هەرێمی کوردستاندا لەلایەن حیزبەوە قۆڕەکراون و ئەوان بەڕێوە دەبن هەر لە هاوردەکردنی هێلکەوە تا بیگرێتە ئەمارە و زۆرێک لە بابەتەکانی پێداویستیەکانی ڕۆژانە ئەمانە تا چەند کاریگەری هەیە کە زۆر جار دەتوانن بڵین بە ئارزوی و کۆمپانیەکانی خۆیان نرخدا ئەنێن ئەمانە تا چەند کاریگەری لەسەر بژێوی ژیانیان هەیە و تا چەند حکوومەت دەتوانێت لەگەڵیاندا ڕێکەوێت و کە لە پێناو بەرژەوەندی پێداویستی وڵاتیان کار بکەن زۆر حکوومەت لەگەڵیانە ڕێکەوێ من لە چەند دقەی پێش و باسی ئەوم کرد حکوومەت بەم شێوازە لە بەرزکردنەوەی زەریبە لەو شێوازشی لەوەشی کە بەڕێستان باستان کرد وازیێنان لە کۆمپانیەکان بۆی خۆیان نرخ بە کەیفی خۆیان نرخ دیاریکەن ئەگەر کۆمپانیەکان ئازاد بکرێن لەوەی هەموو کۆمپانیایەک بڕات شت بهێنێت هەموو کۆمپانیایەک بۆ 20 کۆمپانیاڵ منەڕۆم هێلکایەنم فرسەتی یەکسان بدە هەمویان ئەو کاتە کێشەیەک دروست نابێ بەڵام بچووکترین کەرتی شمەک و خزمەت گوزاری ئەگەر قۆڕیکەی بە کۆمپانیایەک ئەو کاتە کارەسا تارۆکەوەی کە تۆ زەریبە زیاد دەکەی بەبێ ئەوەی بپرسی بۆچی زیادەکەم سپاس بۆ بەڕێستان پسپۆری سپاس کەمیانی بەرنامەکەم سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ فرسەتە بەڵازان دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرفر دەیشە وی دەست وازی لێبێت ئەوە پاراکە ڕاستەکە پاراکە بسيطة بسيطة صبا بسيطة 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 چییە؟ فێر نەبی؟
الو الو برنجي محموده بەڵێ باجۆ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة سبسة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ربا بەو ڕیکلام بوو بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازیزان دەچینە لای گرنگترین زانیاری و چالاکیەکانی ڕۆژ لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە پێشەوەی کە چینە لای تەوەری دووەمین بەرنامەکەمان کار لە هەولێرەوە پێشکەشمان دەکرێت ئەویش هاوکارمان ئەمران پێشکەشی دەکات هەر دەچینە هەولێر لای پەیامنێرمان
ئیدریس محەممەد بزانین زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێر چین. ئیدریس سڵاوی خوا لەبێتەوە ئەم کاتت باش فەرموو با بزانین زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێر چین بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە. سڵای خوا لە ئێوە و لە گشت بینێران و هاوکارانمان کاک جەلال بەیانی ئێوەش باش بەڵێ ئەمڕۆ کاتژمێر 11 بەڕێز وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵا سەردانی پەرلەمانی کوردستان دەکەن بۆ تاوتوێکردنی ڕەوشی خوێندن لە هەرێمی کوردستان لەگەڵ لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان کۆبوونەیەک ئەنجام دەدەن ئەمڕۆ کاتژمێر 11 دوای کۆبوونەوەکەشیان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدەن. دواتریش ئەوەی کە گرنگیشە کاک جەلال لەم بابەتە بەتایبەت سەبارەت بە وەزیری پەروەردەیە کە پەیوەستە بە قۆناغی 12 ئامادەی هەموو ساڵ ئەم کاتانە بەتایبەت لە یەکی مانجی حەوت دەست دەکرا بە تاقیکردنەوەکانی نیوەی یەکەم بەڵام ئەمە نیوەی یەکەمی خوێندن خەریکە تێپەر دەبێت تەنها کەمتر لە مانگێک پرۆسەی خوێندن لە ناو قۆناغەکانی 12 دەستی پێ کردووە. ئەمەی گرینگە بەتایبەت چارەنووسی قوتابیانی پۆلی 12 دیاری دەکات لەم کۆبوونەوەیەدا و چاوەڕێین وەزیری پەروەردە و لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان بڕیارێک لەم بارەیەوە بدات. بەڵێ ئەمڕۆ وەکو زانیاریەکی تری ڕۆژ کەسوکاری ڕۆژنامەنووس محەممەد ئەشکنەیی لە شاری هەولێر لە بەردەم پەرلەمانی کوردستان چاڵاچێک ئەنجام دەدەن کەوا لە ساڵی 2007ەوە محەممەد ئەشکنەیی بێسەر و شوێنە هیچ کەس چارەنووسی نازانێت لەکوێیە. ئەمان دێنە بەردەم پەرلەمانی کوردستان و یاداشتێک پێشکەشی پەرلەمانی کوردستان دەکەن و دواتریش کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدەن کاک جەلال. ئێمە لەوێ ئامادە دەبین و بۆی بزانین هۆکاری یاخود ئەم یاداشتەی کە دەیدەن بە پەرلەمانی کوردستان چییە و ئەو سکاڵانەی کە لە ماوەی ڕابردوودا تۆماریان کردو و هۆکارەکانی چی بوون یاخود وردەکاری کەیسەکەی محەممەد ئەشکنەیی بخەنە ڕوو. بەڵێ دوێنێ بابەتێکی تریش هەیە دوێنێ درنگانی شەی و ڕابردوو ئاگرێک لە یەکێک لە پاڵەتەکانی نەود لە دەوروبەری هەولێر یاخود لە خواری و هەولێر کەوتبوویەوە بەم هۆیەوە بووە هۆی سووتانی 5 کەس بەداخەوە 5 کەس لە کارمەندانی ئەم یەشێک لەو شوێنانە 5 کەسیان ئاگری تێبەر بوو ئەوە بەشێک لە جەستەیان سوتا بووکەوە بە ڕێژەی جیاواز کەسێکیان بە ڕێژەی 9 چەند کەسێکی تریشیان بە ڕێژەی 34 باز لەوە دەکەن یەکێکیان مناڵێکی تەمەن 9 ساڵە مناڵی تەمەن 9 ساڵ چی کردووە لە پاڵاوگا. وردەکاریەکان تاوەکو ئێستا ڕوونیە کاک جەلال ئێمە چاوەڕێی لێژنەی یاخود بەرگری شارستانین وردەکاری زیاتر بخاتە ڕوو ئەو کات وردەکاری زیاتری بۆ ئێوەش دەخەینە ڕوو. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس محەممەد لەو لێرە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیارەکە. لازان دەچین لای ڤیتیەکە لە پارێزگا لەبجەکە فستیڤاڵی چریوەی ئەوەی زانین فستیڤاڵە چالاکیەکانیان چی بوون پێکەوە بینەری دەبین.
سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح بۆ ئامادەکردنی و ڤیتیا کە زۆر چێش بەخش بوو. دەچینەوە سەر زانیاری و چالاکیەکانی شارەکانی هەرێمی کوردستان. ئەمجارە دەچینە سلێمانی بابزانین لە چوارشەمە و پێنجشەمەی ڕابردووە کە بارودۆخی بەتایبەتی ناوەندی پارێزگای سلێمانی بە جۆر لە جۆرەکان لە ڕووی ئەمنیەوە تێک چووەوە زیاتر ناوەندی بازاڕ و ناوەندی شاری سلێمانی لەسەر بازگای چێبزانین تازترین زانیاریەکان لە زاری پامنێرمانەوە ڕامیار چین. ڕامیار سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش گرنگترین زانیاریەکانی ڕۆژمان بۆ بگوازەرەوە. بەڵێ سڵاوی خواتان لێبێت جەلال سڵاو لە بینەرانی کەڵانی ئەسمانی پەیامیش بێت. دیارە ئەوکو خۆتان ئاگادارن لە هەفتەی ڕابردووەوە ینی دەنگی ناڕەزایی شەقام جارێکی تر لە شاری سلێمانی ینی بەرز بوویەوە چالاکوانان و خۆپشاندەران و مامۆستایان و فەرمانبەران و کاسبکاران هاتنەوە سەر شەقام و خۆپشاندانێکی بەرفراوانیان ئەنجامدا بە تایبەت لە سەرای ئازادی سلێمانی. دیارە داواکاری خۆپشاندەران تاوەکو ئێستا شەر ئەوەیە کە حکوومەت یاریمی کوردستان پێدا چوونەوە بکات بە سیستەمی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی و ینی دۆخی ئابووری مامۆستایان لە ئێستادا و فەرمانبەران و موچەخۆران لە ئاستێکی زۆر خراپدایە چونکە خۆیان دەڵێن نزیکەی 6 ڕۆژە موچیان پێ نەدراوە ئەم ساڵیش تەنها 4 موچیان وەرگتووە. بەڵام دەنگی ناڕەزایەتیەکان وەکو دەزانن بە زەبری هێز ینی کبکرا دیارە هێزێکی زۆر هێنراوەتە نێو شاری سلێمانی تاوەکو ئێستاش ئەو شوێنانی کە خۆپشاندانی لێبووە دەنگی ناڕەزایی فەرمانبەران و موچەخۆرانی لێبووە هێزی لێ جێگیر کراوە و تاوەکو ئێستا هێزەکە ماون ڕێگە نادرێ بە هیچ مجۆڵێکی خۆپشاندان کە بیانەوێ ئەنجامی بدات هەرچەنە دوێنە دەنگۆیەکی ئەنجامدانی خۆپشاندان هەبوو لە سەرای ئازادی سلێمانی. بەڵام من پەیوەندی کرد بە ئەنجومەنی مامۆستانی ناڕازیەوە ئەوان ڕایانگەیان کە هەر خۆپشاندانم کرێ ئەوان نین چونکە ینی ڕانگەیان دەستێکی تر هەیە دەیەوێت پشێویەک دروست بکات لە شاری سلێمانی و خۆتان ئاگادارن ینی نزیکەی 27 کاتژمێر مامۆستایانی ناڕازی و فەرمانبەران دەستگیر کران دەست بەسەرکان و وتیان لێوەرگیرا و بەڵێنامەیان پێکرایەوە کە بەشداری نەکەن جارێکی تر بە هیچ شێوەیەک لە خۆپشاندانی گێرە شێوەن. بەڵام من کە دوێنێ قسەم لەگەڵیان کرد ڕایانگەیان ئەوان بەردەوام دەبن لەسەر ئەنجامدانی خۆپشاندان و ناڕەزایی و تا ئەو کاتێک کە سیستەمی موچە چاک نەکرێت ئەوان بێدەنگ نابن و هیچ شتێک گرتن و زیندانیکردن ناتوانێت بیان وەستێنێت و لە ئەنجامدانی خۆپشاندان بەردەوام دەبن. ئەمڕۆژ هیچ چالاکیەکی خۆپشاندان لە شاری سلێمانی نییە و وەکو ئاماژەم پێکرد ناوەندی شاری سلێمانی بە تایبەت سەرای ئازادی و بەردەم باخی گشتی و جادەی مەولەوی بەردەم مزگەوتی گەورە تاوەکو ئێستا هێزی لێماوە و ڕێگە بە هیچ مجۆڵێکی سیاسی نادرێت و ئەمڕۆ لە شاری سلێمانی هیچ خۆپشاندانێک نییە تەنهاوەیە کە کۆبوونەوەیەکی پارتی بەجیا لەگەڵ گۆڕان و یەکێتی بڕیار وایە کاشمێر 11 لەگەڵ یەکێتی و کاشمێر 2 لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەسەر کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوانیان کۆ ببنەوە. بەڵێ زۆر باش ڕامیار ئەوەی کە باس لە بەسەر بازگەکردنی شاری سلێمانی یاخۆدەوەی زەمنی کە ڕژاوەتە ناو سلێمانیەوە ئایا تەنها لە بەردەرکی سەرای سلێمانیدا هێزەکە هەن یا لە شەقامەکانی دیکەشە هەن و ئایا ئەو کۆبوونەوەی یەکێتی پارتی لەگەڵ یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بە دووکاتی جیاواز بە دیاریکراوی هیچ ڕوون بووەتەوە لەسەر چییە پێوەستە بەو دۆخە ئابووریەی کە ئێستا لە سلێمانی ناڕەزایی و خۆپشاندانی لێکەوتوێتەوە یا پێوەستە بە ڕێکەوتنەکان و نیگەرانیەکانی پارتی لە ڕێکەوتنەکانی لەگەڵ گۆڕان و یەکێتی لە ناو پەرلەمانە کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەفتەی ڕابردوودا پەرلەمانتارانی پارتی باسییان لەوە دەکرد پێداچوونەوە بە ڕێکەوتنە سیاسیەکانیان دەکەن لەگەڵ هاوبەشەکانیان لە حکوومەت.
وەکو ئەمەژەم پێکرد سەبارەت بە بوونی هێز لە شاری سلێمانی نەخێر تەنها لە سەرای ئازادی نییە بەڵکو ئەو خۆپشاندانانی کە ئەنجام درا بەردەم مزگەوتی گەورەی سلێمانی و بەردەم باخی گشتی و سەرای ئازادی سلێمانی و جادەی مەولەوی و وەکو ئاماژەم پێکرد لەم شوێنانە تاوەکو ئێستا جمجۆڵی هێزانیەکان ماوە و ینی بەردەوامی هەیە و ڕێگە نادرێ بە هیچ کەسێک ینی بچێتە ئەم شوێنانە خۆپشاندان بکاتیان ئەگەر گربوونەوەیەکە بێت پەتەوازەی پێدەکرێت ینی لە سێ شوێن بەچیا هێزەکان تاوەکو ئێستا جمجۆڵیان هەیە سەبارەت بە کۆبنەوەکەی پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان دیارە کۆبنەوەکان بەپێی زانیاریەکانی ئێمە لەسەر ئاستی مەکتەبی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە و کۆبنەوەکانیان سەبارەت بە پەیوەندیەکانی نێوانیانە چونکە ئەم سێ هێزە پێکێنەری حکوومەتی ینی کابینەی نوێمن بۆیە ینی کۆبنەوەکان لە نێوانیاندا سەبارەت بە دۆخی سیاسی و پەیوەندیەکانیان لە حکوومەتە چونکە خۆتە زانی لە ماوەی ڕابردووە بەرەیەک دروست بوو لە پەرلەمانی کوردستان کە 6 پەرلەمانتار کە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆبنەوەکەدا یان لەو گروپەدان دیارە دەیانەوێت ئەم پەیوەندیانە ڕێک بخەنەوە چونکە ینی ناکرێ مەسەلەن پەرلەمانتارێک لە فراکسیۆنی یەکێتی بیان لە فراکسیۆنی گۆڕان بێت لە بەرەیەکدا بن کە دژ بە حکوومەت بن دیارە ئەوەی کە من بزانم بە پێی زانیاریەکان سەدانەکە بۆ ئەوەیە ئەو پەیوەندیانە ڕێک بخەنەوە و گرنگی بە پەیوەندیەکانی نێوانیان بدەن و پرسی موچەش ئەوەی کە من بزانم باز دەکرێت دۆخی دارایی چونکە لە ئێستادا وەکو بەشێک لە مامۆستایانی ئاماژەیان پێکردووە دۆخی ئابووری خەڵک هێندە خراپە کە ینی دۆخەکە لە تەقینەوەدایە تەنها مامۆستا فەرمانبەر نین کە دۆخیان خراپە کاسبکار و دوکاندار و ینی چین و توێژەکانی تریش هاوڵاتیان ئەوانەی کە ئیشی ئازادیان هەیە دۆخیان خراپە ینی چەندان دوکان هەیە لەبەر خراپی دۆخی دارایی داخراون بۆیە ینی ئەگەر بێت و وەکو بەشێک لە سەرکردەکانی پارتیش ئاماژیان پێکردو بە سەرکردەکانی یەکێتی ئاماژیان پێکردو ئەگەر چارەسەرێکی بەپەلە بۆ دۆخەکە نەکرێت دۆخەکە لە دەست دەردەچێت بۆیە ینی بەشێک لە کۆبنەوەکان باز لە ئەوە دەکرێت کە چ ڕێگە چارەیەک بدۆزنەوە یان چ ڕێگە چارەیەک باشە بە هەر سێلایەن قسەی لەسەر بکەن بەڵێ زۆر باشە ڕامی هەرسپاس دەکەم بەڵام من باوەڕم وایە کە نەکۆبنەوەکەیان لەسەر موچەکە ئەنجامی دەبێ و نە لە دۆخەکەش لە تەقینەوەیان دەبێت چونکە پێم وایە خەڵک هێشتا زۆر لەوە زیاتر سەبر و ئارام دەگرن لەسەر وستەمکاریانی کە دەسەڵات بەرامبەریان دەکات لە بەرەوەی کە دڵنیام ستەمکاریەکانی دەسەڵاتیش بە پێی خوێندنەوەیەتی بۆ هاوڵاتیەکانی سپاس بۆ تۆ بۆ زانیاریەکانت کە لە ناوەندی پارێزگای سلێمانیەوە لەگەڵمانە بوویت. بەڵازان دەچینەوە پارێزگای هەولێر کە هاوکارمان پێشکەشکار ئیمران ئەمیر تەوەری دومی بەرنامەکەمان پێشکەش دەکات کەویش باز لە بەهرە و توانایی خاوەن پێداویستێکی تایبەتە پێکەوە ئەو تەوەرەیە سێر دەکەین. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر لە تەوەرە و میوانێکی تایبەت بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. بێگومان خاوەن پێداویستی تایبەت یەکێکن لەو چینانی لە نێو کۆمەڵگای ئێمە بە شێوازی جیاواز بە دەردەکەون. خاوەن پێداویستی تایبەتمان هەبوو جاران لە نێو مزگەوتەکان و لەبەر دیواری مزگەوتەکان خەریکی دەستپانکردنەوە لە خەڵک بوون بەڵام لە دوای لێشاوی ئەو تقریبا 2014 و بە دواوە خاوەن پێداویستی تایبەتەکانیش لە هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان بینیوە و ئێستا کە لەگەڵ خاوەن پێداویستیکی تایبەتم کە یەکەمین خاوەن پێداویستی تایبەتی نابینایە بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە. ئەنی بۆ ئەمڕۆ دەمهەوێت باسی ژیانی خاوەن پێداویستە تایبەتەکان بکەم و ئەمڕۆ تاوتوی ژیان و گوزەران و چۆنیەتی خوێندنی ئەو مامۆستا خۆشەویستەش بکەم کە ئەمڕۆ لەگەڵم لە ستۆدیۆیە. لەمە دوادەی بڵێن کاک دکتۆر بەخێربێی. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بە ئەو دەرفەتەی کە بە منیاندا بۆ لەڕێی ئەو بەرنمەیەوە ئەو پەیامەی کە لە پشت وەرگرتنی دکتۆریاکەم هەیە دیگەین نەبینەران و خوێنەران. مامۆستا زۆر بەخێر بێ مامۆستا حوسێن کاک دکتۆر حوسێن یەخۆ بەخێر بێ سەد چاوانمان. جەنابەت پێشتر بەڕێوەبەری پەیمانگای نابینایانی ڕووناچی شاری هەولێر بووی. نابینایانمان لە ڕێنە بۆی کە دووبارە ماستەر و دکتۆرە هاوشێوەی جەنابەت بخوێنن. سەرفرازم کە پاش ئەوەی کە لە حاڵەتی چاوساغیەوە لە 91 نابینابووم لە 94 چوومە پەیمانگای ڕووناچی نابینایان ڕەنگە ئەو کات تووشی زۆرتانە تەشەربوو بین بەوەی کە خەڵکی چاوساغ نابێتە هیچ و خەڵکی چاوساغ
هەڵگیری بڕوانامێ لە شێخەڵک کار دەکا و عەرەبانەیەشی داناوە من زۆر جار ڕوبەڕووی ئەو پرسیارانە دەبوومەوە 2000 خۆشبەختانە لە ساڵی 2008 بڕوانامەی بەکەلۆرۆسم لە ئەدەب زمانی کوردی بەدەستێنا و لە 2012 وەک یەکەم نابینە لە هەرێمی کوردستان بڕوانامەی ماستەرم وەرگرت لە 2014 کە بوومە بەڕێوەبەری پەیمانگار و ناشی نابینانی هەولێر دیارە لە سەردەمی من کە باسی ساڵ 94م کرد تەنها 20 قوتابی نابینا هەبوو لەسەر ئاستی هەموو کوردستان بۆ دەڵێم هەموو کوردستان چونکە تاکە پەیمانگا بوو لە هەموو کوردستان هەرە 20 قوتابیەمان هەبوو بەڵام ئێستا تەنیا لە بەڵێنە ساڵی 2015 و 16 و 17 هەتا ئەو 5 ساڵێک ئەم بەڕێبەری پەیمانگایە بووم هیچ کاتە قوتابیەکانمان لە 90 قوتابی کەمتر نەبووە بەردەوام 100 قوتابی 110 قوتابی ئەوەش دەلالت لەوەیە کە ئاستی ڕۆشنبیری کە سوکاری خەوان پێداویست تایبەت بای ئەوە هەیە کە منداڵەکانیان بگەن ئەو شوێنە کە فێری خوێندن و نووسین و ئەو بابەتە فکریانە ببن کە لەوێ دەخوێندرێت بەڵێ قابلیەتی قوتابی نابینە بە هەمان شێوە قابلیەتی قوتابی چاوساغا هەمانە قابلیەتی باشتر لە هەندێکی تریان یعنی فروقەکە فروق فەردیە جیاوازی تاکە کەسیە هەیانە زۆر ئاستی باشیە بەڵام خۆشبەختم دڵخۆشم بەوەی کە پاش ئەوەی کە من بڕوانامەی ماستەرم وەرگرت 3 نابینان کاتە 4 نابینای دیکە پاشە من بەردەوامیان بەو کاروانەدا لە هەر بواری جیاواز هەر یەکیان لە بواری جیاواز بڕوانامەی ماستەری وەرگرت تەمەنا دەکەم کە ئەو دکتۆراژی بێتەوە ئەو پاڵپشتی ئینشاءالله ماوەسە لە چەند ڕۆژی ڕابردوو هەروەکو لەسەر شەش دەبیندرێ پرۆسی دکتۆرایەکەت بەڕێوە چوو دکتۆرا تێنایەوە چۆن بوو قەراری خوێندنی دکتۆراتدا و دکتۆراکەت لەسەر چی بوو بە چ پلێکیش تەواوت کرد دیارە من پاشەوەی کە ماستەرم وەگەر شاعیرێکی زۆر خۆشەویست و مامۆستای سەرەتاییم و هاوکاری نووسینی دکتۆرایەکەشم بە تایبکردن و تەزدیکردن مامۆستا ڕەنجمەجید تێکستەشی لەسەر نووسیم لە فیستیڤاڵی پاشەوەی کە لە فیستیڤاڵی بارزان و فیستیڤاڵی لاوی ساڵ هەڵبژێردرام لە ساڵی 2013 تێکستەکەی خوێندەوە لەو تێکستەی منی بە ڕەچەشچێن ناوبرد ئەو ڕەچەشچێنیە هەم لە ماستەرەکە کە یەکەم نابینابووم هەم وەکو بەڕێبەری پەیمانگای نابینایان یان بەڕێبەری فەرمانگە شمیری وەکو خانپێداویستا بێت یەکەم کەس بووم فەرمانگە شمیری بەڕێوە بم بیرم کردەوە بەڕاستی دەبی ڕەچەشچێن بم و پلەی ماستەرەکەشم بە زۆر باشەی باڵا بوو هەندەرەشی باشتر بوو لەوەی بچمە خوێندنی دکتۆرا ئەوە بوو بڕیارمدا کە لە ساڵی 2016 بەشداری ئەو چێبڕچێ بکەم لەسەر بوونی 3 کورسی 25 قوتابی دکتۆرا منافەسە لەسەر 3 کورسی سەرفرازم کە دووەمیان بۆ وەرگیرا پاشان بەردەوامیمان بە نووسین و خوێندنەوەوانەدا هاوکاران زۆر هاوکار بن لە نووسینی تێزی دکتۆرایەکەم چونکە بە خۆت دەزانی گرفتی بەردەم نووسینی تێزەکەم نەبوونی کتێبی دەنجی بوو ئەو هەموو مەسادر و سەرچاوانە کە بەکار هاتوون لەلایەن مامۆستا ڕەنج و ئازیزانی دیکە تۆمار کران و کرانە کتێبی دەنجی بۆی مەسعودیان لێوەگرم و لە ناو تێزی دکتۆرەکەم تۆزیفیان کەم باشە مامۆستایانی دەبینی ئێستا کەسێکی چاوساخ لە دکتۆرایە بە تەواوەتی هیلاک دەبێت لە گەڕانی سەرچاوە بە دوای گەڕانی سەرچاوە ینی جەناب دەو سەرچاوانەی کە لەبەر دەستێ بۆ چۆن دەتخۆیاندەوە ینی هەموو سەرچاوانت کرد بە کتێبی دەنگی باڵە دەمەویست باسیەوە بکەم خۆی ئەو زە و تاقەیە کە لە خودی کەسێکی نابینادا هەیە زۆر جیاوازترە لەوەی لە کەسێکی دا هەیە بە بەڵگەی ئەوەی من قەت ڕۆژێک بێتاقەت نەبووم ڕەنگە کەسێکی چاوساق حوسڵەی ئەوەی نەبی شەو ڕۆژ 14 سەعات و نیو 15 سەعات گوێ بگری بخوێنێتەوە یعنی ئەوە میکانزمێکی ئیشکردنی زۆر قورسە بەڵام خۆتەرخانکردنی دەوێ ئازایەتی دەوێ بوێری دەوێ کە من سەرفرازم بە فەخرەوە کە من ئەو توانایان تێدا هەبوو بە دڵنیاییشەوە بە پاڵپشتێ و ئازیزان کە باسم کرد هەر ئەوەش بۆ هۆی ئەوەی کە دکتۆرا نامەکەم بە پلەی زۆر باشەی باڵا پاش 5 کاتژمێر تاوتوێکردن بە پلەی زۆر باشەی باڵا پێبەخشرا کە ڕەنگە لەو 5 کاتژمێری زیاتر لە چەندین کاتژمێر مەتحسەنای دکتۆرایەکەم بوو کە بەڕاستی لە ڕووی زمان لە ڕووی میتۆد لە ڕووی پلان لە ڕووی ئەنجام و ڕێخستن سەرچاوەکان
بە پلە ئیمتیاز دانرا و دواتر زۆر باشی باڵی پێبەخشرە. الحەمدولillah یەخۆ پیرۆزت بێ ئینشاءالله بێگومان شایستی زۆر لەوە زیاترم بە هەوڵ و ماندووبوونی خۆتان بووە. جەنابەت لەگەڵەوەی کە نابینابووی بێگومان دکتۆرە تەواو کرد و ئاگاداری ژیانی کۆمەڵی خاوەن پێداویستی تایبەتیشی پێم بڵێ ئێستا خاوەن پێداویستی تایبەتەکان کێشە و گرفتەکانیان لە کۆمەلگا چینیان لەو کێشە و گرفتانەی بەردەوام ڕوبەڕووی ئێوە بووە چ لەلایەن هاوڵاتیان و کۆمەلگا چ لەلایەن حکوومەتەوە مامۆستا. ئەو گرفتانە جارێ بەر لە هەموو کەسێک لەکنە خۆمانەوە دەست پێ دەکە وەکو خودی و خاوەن پێداویستی تایبەت بەوەی کە تەنها لە هەرێمی کوردستان ئەلەو چای پارێزگای بە هەڵەبجەوەش 57 ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت هەیە کە من بە زەروری نازانم. یان ئەگەر چەند ڕێکخراوەشی لە ژمارەی پەنجەکانی یەک دەستێ نەپەڕین زۆر باشتر لە بوونی ئەو هەموو ڕێکخراوانەی کە تەنیا چەند کەسش تێدا کۆ دەبێتەوە بێ هیچ ئەوەی کە نەفشار لەسەر حکوومەت دروست بکە نەکارێکی بۆ خاوەن پێداویستی تایبەت بدۆزێتەوە نا ڕێنماییشیان بکە. ئەوە گرفتێکی ناوخۆمانە. گرفتەکەی دیکەی بەشەکەی دیکە کە حکوومەتە پێدانی ئەو هەموو مۆڵەتە بۆ هەموو ڕێکخراوە بەڕاستی بۆ پەرکردنیان نەبێ بۆ هیچی دیکە نییە. لایەنە پەیوەندیدارەکانی وەک وەزارەتی ڕۆشنبیری بە نمونە کە ئەو ڕۆژە لەوێ ئامادە بوو بریکاری وەزیر ڕۆشنبیری و ڕێزێنانی بە من بەخشی پێم گوتم کاکە ژمارەی سپاردن بە هیچ کتێبێک مەدەن ئەگەر نەیکەنە مەرج لەسەر نووسەرەکەی پاش نووسینی کتێبەکە کە داوای ژمارە سپاردن دەکە بۆ چاپکردن با ئەو کتێبە بەدەم تۆمار بکە چونکە هەر نەک نابینە سوودی دێوەردەگری شۆفێرێکی لە کاتی شۆفێرکردن خانمێکی لە کاتی قاپشوشتن بەڕاستی نەخوێندەوارێکیش خۆ خەڵەکەمی خوێندەوار نییە بێتاقەتێکیش نەخۆشێکی دەتوانێت جێ لە کتێبە دەنجیانە بگرێت ڕادیۆکان دەتوان سوودی دێوەگرن و بوونی ئەو یاسایش کە لە پەرلەمانی کوردستانە ساڵی 2011 چاپ بڵاو کراوە قرار کرا ئەو یاسایش وەکو خۆی تا ئێستا جێبەجێ نەکرا یاسای ژمارە 22 ساڵی 2011 کە لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوون تەواو ڕێکخراوەکە مەندامیەکان و وەزارەتی کار گەڕاڵە کرا و لەگەڵ ئەنجومەنی وەزارە پێشکەشی پەرلەمان کرا لە سوێشی 12 2011 پەسند کرا دەنجی لەسەر درا بڵاو کراوە ئەو یاسایە لە 22 مادە پێکاتێ کۆمەڵێک دەستکەوت و ئیمتیازات و ئەرک و مافی خاوەن پێداویستی تایبەت دیاری دەکات بەڵام بەداخەوە چەند خاڵشی زۆر کەم نەبێ نەچێتە واری جێبەجێکردن یاساکان لە نێو پەڕۆی کتابەکان ماوەتەوە لە نێو کتێبخانەکان لە نێو چوزانم پەرلەمان ناتوەتە دەرەوە هێشتا ئەو گرفتەکە لێرە بەڕاستی ئەوە هێشتا هیچی جێبەجێ نەکرا ڕێکخراوەکە مەدامەکە خەریکی ئەوانە تعدیلی کەن لێکاکە بۆ هەموو کورتچکاڵی ئەو یاسایەکایەتی با جێبەجێ بکرێ ئەخر تعدیلکردنی یاسایە کە هیچ جێبەجێ نەکرێت هەر قسەی بریقەدارە نێکی باشترە. ئەمن لە وەکو باسم 2012 کە ماستەرم خوێن تاوان مەرجەکێ لە خوێندنی باڵا وەرگرتنی خوێندنی باڵا دەرێ پاش ئەوەی کە بە کەلێوەرەسی تەواو کرد لە دەبێت 2 ساڵ دابنیشی یان خزمەتی فەرمانگەشی میریت کردبی ئەو دەتوانین تەقدیمی ماستەرکەی باشە ئەمە ساڵی دووەمی ماستەرەکەم هێشتا 2 ساڵم تەواو نەکرد داوامەوە کرد لە ماستەر وەربگیرم گوتیان نابێت 2 ساڵ بەسە بە کەلێوەرەسی داکە نەپەڕیە یەکاکە ژیان دام بە مەزرێن دامەزراندنیش نییە یعنی ئەوانە هەموو ڕێگرن بربەستن دیوەکەی دیکەی بەڕاستی کە سوکاری خاوەن پێداویستی تایبەتە یعنی زۆر جار کە سوکاری خاوەن پێداویستی تایبەت لە بەری ئەوەی پاڵپشت بن پشتیوان بن هاندەر بن بە پێچەوانەوە ڕەنگە بەدیدی خۆیان پێیان وایە خزمەتێکە بۆ خاوەن پێداویستی تایبەتە بە نمونە زۆر خاوەن پێداویستی تایبەتمان هەیە یان نابینامان هەیە دایک و باوک ئەوەندە نازی پێداوە لە ڕووی بینەران نەڵێم ناتوانێت گۆریەکەشی لێ بەرکە ئەخرە بەڕاستی ناز پێدانە بەو دەرەجەیە کارەساتە ناتوانێت لەسەر پێی خۆی بۆسێ کارەساتە ئەمە بە پێچەوانەوە بڕوام وایە خاوەن پێداویستی تایبەتەکان بە تایبەتیش نابینایان ئیزنیان بدرێ یعنی بە دیوە ئیجابەکەی بەڕەڵا بکرێن لێکە ڕەبزانن چی دەکا با خۆی بدۆستەوە با بتوان لەسەر پێیەکانی خۆی ڕابوەستی دەزانی من کە لە 11 ساڵی نابینا بووم زۆر قورسە توی چاوساغبی هیچ حاڵەتی نابینایی بوون گونجان لەگەڵ حاڵەتی تاریخی یەکجار قورسە مامۆستا جەنابەت وە بزانم بە کارەساتێکیش نابینا بەڵێ من لە ساڵی 91 بە گولاهاونەشی 60 ملیم چاوەکان و دەستێکم لە دەستدا ئەو من قورسترە لەوەی کە لە زگماچیەوە نابینا چونکە لای ئەو ژیان هەر ئەوەیە کە پێی لەدایک بووە بەڵام لای من ژیان دوو جۆرە جۆرەکەی تری ئەو دیوی
کە من هەتا 11 ساڵی تێیدا ژیاوم پاشان لە 11 ساڵیەوە ئەو ژیانە 29 ساڵەیە کە پاش ئەو 11 ساڵی هاتە بەر بەڵام ئەگەر ئەو نازە زۆرەی دایک و باوک بە منیش بدریا بووایە کە من زۆر سپاسی دایکم دەکەم بەردەوام هاندەرم بوو چونکە لە ساڵی 94 کە چوومە پەیمانگە ڕووناچی نبینیان بە شەناخۆیی هەبوو لێ بەجیان هێشتم بەڵام بەردەوام هاندەر بوو بەردەوام جێی بەتوانێتە شەری خەڵک نەگرت بەردەوام دەگوت بخوێنە ڕەنگە پێچەوانەکەشی باوکم کە بەردەوام دەگوت خەڵکی چاوزاغ نابتە هیچ بەتەمای چی تەنانە لە دەستپێکردنی دکتۆرایەکەشم چونکە لە ماستەرەکەم زۆر جار من جیرانی ماڵی باوکەمە بە حکمیەوەی 6-7 منداڵیشم هەبوو بۆ چەند کاتە خۆمیان لێ بدزمەوە لە خوێن نوشتیوە ماڵدایشم داکەم بە تەنیا و لەگە باوکم خوشتێکم مابوون لەوێ دەم خوێن لەوەی ئەوێ هادئترا لەبەرەوە حاڵەتانە زۆر جار ڕەنگە باوکم بێزار بوو بی تەنانە کە باسی دکتۆرام کرد گوتیات و دەست پێ بکەم مەشبار دەکەی دەست پێ بکەم مەشبار دەکەن کەسی لە ڕۆژی دکتۆرایەکەشم لە خۆشی و ناخۆشی یعنی خۆشی بەوەی کە کوڕەکەی بە حاڵەتە چیوا دکتۆرا دەبینی وەردەگرین دەگریا ناخۆشەکەشی یعنی زۆر جار پشمانە خۆی کە دێتەوە بینی زۆر جاریانی ئەوە بڕاستی مەبەستم چی یعنی کە سوکاری خامپێداویست تایبەت لە منەوە دەبی فێری ئەوەی خامپێداویستەکانی خۆیان فێری ئەوە بکەن نە عیبەیە بیبەنە ناو خەڵکی ناو پارچی نە ئاهەنگەشی ناو مناسەبەش خێزانی نە شەرمە پاڵپشتی بکەن و بستە خوێندن ناشکرێ بەڕاستی چاوەڕێی ئەوەی بکەن کە خامپێداویست تایبەتەکان بمبورنە قسە دەکەم من لە ساڵی 99 پۆلیسەی ناوەندی بووم خەریکی تاقیکردنەوە مەک دەزانم من کە نابینامە کاتیبێکم بۆ دانراوە بۆی دەنووسیم کارگوزارەکە لە ناو تاقیکردنەوە بە کەلۆرێ پۆلیسە و کاتی بە کەلۆرێ بوو سێی ناوەندی ئاوی دێنە بەسەر قوتابەکانی داواش کرد بۆ منشی هێنا پیرەمێردێک 6-7 ساڵ دەبوو گوتی مامۆستا لە خۆت بچوو بای هەموو قورئان لەبەر کرد باو ئەو زۆر دەمێ لاسایکەمە لەسەر گۆڕستان بۆ خۆت بە چەنایەتی قورئان پارەکەت وەگر بە باشتر نەبوو لەو خوێندنە عیلمی شەیتانیەی عیلمی شەیتان مەبەستم چییە ئەوە تێڕوانی باشە مامۆستا با تۆزێ بوەستی لەسرم یعنی لە پۆلیسەی ناوەندی کە ئەو کات تەمەنێت تقریبەن 17 ساڵ بووە تاوەکو ئێستاکە ئەو وتێت بە بیرماوەیەنی ئەوەنە برینداری کردووی ئەمن بەڕاستی ئەو کاتێبەکەم گوتی مامۆستا جێمە دێەوە تەمەنی وایە نەخوێندەوارە چکم تاسێ ویستم مناقەشەشی بکەم بەڵام لە پاڵ ئەوەش شتێکی دیکە هێشتا لە بیرم هەر لە پۆلیسەیە مەسەلەن لە هەمان ساڵە من لە پۆلیسەی ناوەندی لە کتێبی مادەی عەرەبی لە بەشی مطالعە و نووسی و خوێندنەوە ژیانی دکتۆر تا حسێنە پێدەخوێندین و پێ لەبەر دەکردین تا حسێن کەسێکی نابینە لە ساڵانی 50 لە میسر دکتۆرا لە ئەدەبی عەرەبی وەرگرت لە زگماکی شەوە نابینا بوو ئەوە لەوێوە خەونی بەگەیشتن بە دکتۆرا لە لای من دروست بوو لێ تەمەنا دەکەم لەستا وەزارەتی پەروەردە و فێرکردن زیاتر لە کتێبی کوردی ژیانی ئێمەمانان ئەو کەسانی کە سەرکەوتوو بن تاکە کوردەکان بخرە ناو پرۆگرامی خوێندن ببتە هاندەرێک بۆ نەکرد بۆ خامپێداویست تایبەت و نابیناکان تەنانەت بۆ کەسانی چاوساغی چونکە من وەختێک ماستەرم گرت و بڵاوکراوی ڕاگەاندن زۆر باخی پێدا پێشمەرگەیەک لە کۆمەلگا شایستە تەبعاً ماڵم لەسەر جادەکە ڕاگرتم دەچوە ناو بازاڕەکەی تونتم لە باوەش کرد ماچ کردم گوتێ من تەبعاً 10 ساڵە پێشمەرگەمە ئەو کات تەمەن 27 ساڵ بە ساڵ 2012 10 ساڵە پێشمەرگەمە وازم لە خوێندنیە بەڵێمی دەچمەوە خوێندنی خێرا یعنی ئەوە ئەو پەیامە ڕەنگە بەدەیان وتار و بەدەیان نووسین و بەدەیان سیمینارات نەگاتە ئەو تاکە کە پێشمەرگەکە و 10 ساڵە خوێندنی بەزیێش تۆ خەریکی چەکداریە ئێستا دەرێ دەگەڕێمەوە خوێندنی خێرا واز دەگەڕێمەوە ئەو پرۆسەیە پێشمەرگاتیش بکەم دەشخوێنم مامۆستا هەر حەزم لێ ینی کۆمنتێک لەسەر ئەو وتەیە و مام حاجەیە کە لە مەکتەب بە تۆی گوتووە بڕۆ قورئانێ بخوێنە باشترە لەو عیلمی شەیتانیەی ئەگەر خودی و کەسەیەش قورئانی بخوێن بایەوە فعلەن شارەزا بووە لە قورئان دەیزانی هەلەنێ ئەو قورئانەیە فەرمانی پێکراوە بۆ خوێندنەوە یەکەم و هاتنی وشەی قورئان ئیقرا بسمی ڕەبیکەیە کەواتە دەبێ و پێویستە ینی ئینسانی بەتایبەت ئەو کەسێک کە خۆی پێ مسڵمانە هانی کەسان بدا لە بواری خوێندنەوە هانی بەرامبەر بدا کە بخوێنێ بەڵام ئەوە تەکید بە ناشارەزا بووە نەخوێندەوارێک بوو بە ساڵاتچوو بووم بەڵام باشتر یانی هەندێک جار دیوە شاراوەکەی کۆمەلگا لە ڕێی کەسانی یان بە تەمان یان منداڵ بۆ ئاشکرا دەبێت
ڕەنگە کەسانی دیکە سیاست لەگەڵ بکەن نەتوانێت ڕاستەخۆ پێت بڵێ بەڵام ئەوە دیوە ئاشکراکەی دیوەکەی دیکە کە نادیارە ئاشکرای دەکات مەبەستم چییە دەمەوێت بەڕاستی قسەی فەیلسوفێک بەبیرە خۆمان بینینەوە کە دەیگوت لەسەر مەرگدا بوو وتی زۆرم هەوڵدا دنیا بگۆڕم نەمتوانی پاشان ویستم کۆمەڵگاکەم بگۆڕم لایانی کەم هەر نەمتوانی دوزار گوتم خێزانەکەم دەگۆڕم خۆ هەر هیچ نەبێ خێزانێکم چەند ئەندامەکەم دەتوانم ئەوان بگۆڕم ئێستا کە لەسەر مەرگم تێگەیشتم نەمتوانی ئەوانیش بگۆڕم تێگەیشتم دەبووە بەر لە هەموو کەسێک خۆم بگۆڕم پاشان خێزان و کۆمەلگا و دنیا تاچی خام پێداویستی تابەتیش دەبێت لە خۆیەوە دەست پێ بکە پاشان گلەی لە خێزان و کۆمەلگا حکوومەت و لایەنەکان دیکە بکە وەک مەحوی شاعیر دەفەرموێ من کە کۆسم بە من چی ڕیشی باوە باپیرانم بە من چی ئاوجا بەڕاستی دەبێ بزانی خۆت چی و چی تێدا هەیە بە تەمای چی چ بە کۆمەلگات دەبەخش مامۆسا لە شوێنە گشتیەکانی نێو کۆمەلگا واتە بۆ نمونە لە پارک و بازاڕەکان ئەو گرفتانە چین کە ڕوبەڕووی خاوەن پێداویستی تایبەت دەبتەوە گرفت زۆرە ئەگەر پەنجە لەسەر یەک بێشی پیت و خاڵەکان دابنێن هەل لە نەبوونی شەقامی تایبەت و ترافیکی تایبەت و ئەپلیکیشنی تایبەت لە تۆڕەکانی گەیاندن چکە لە وڵاتێکی وەکو بەریتانیا بە ئایفۆنێکەوە دوایکردنەوەی کامیراکەی کەسێکی ناتەق ڕێگاکە نیشان دەدا و پێویست بە کەس نەدەستگرت بێ و نەهاوکارت بێ لە خوێندنەوەی کتێبێک کامیرای مۆبایلەکە دەکەی و دەخێستەر ڕووپەڕی کتێب و ڕۆژنامەکان ئەو بەدەنگ بۆ دەخوێنتەوە ئەو ئەپلیکیشنە تایبەتیانە هەیە وەلەو لێرە ئێستاش ئەو ئایفۆن و ئەو ئەندروید و ئەوانە هەن کە ناتقن و هەموو پێداویستەکانی سۆشیال میدیا و زائیدەنی تەلەفۆنات خۆمانی پێ جێبەجێ دەکەن بەڵام هێشتا کەناڵەکانی گەیاندنی ئێمەیە ئەو کۆمپانیانەی گەیاندن کە بە تایبەتی بە ناوێن بێنین کۆڕک و ئاسیا کە دەسەڵاتدارن لە هەرێم نەیانتوانی ئەپلیکیشنی تایبەت یان ڕێگەیان نەدایە تا ببەزێندرێتن بۆ ئەوەی خام پێداویستی تایبەت سوودی دەوەگرێت ئەوە گرفتە نەبوونی دارعاسای تەکنەلۆژی کە ناتقە و قسە دەکا و مۆسیقا و هەزە لێ دەدا یعنی کۆمەڵێک پێداویستی تایبەت جگە لەوەش نەبوونی بەڕاستی ئەوە کە گرفتە وشیاری تاکە لە کۆمەلگای ئێمە تا ئێستا وشیاری تاک نەگەیشتەوە ئاستەی کە بە چاوی بەڕێزەوە سەیری خام پێداویستی تایبەتەکان بکەن هاوکاریەکانیشیان لە چوارچەوەی ڕێز بێنەک لە چوارچەوەی بەزدەیی چکە وەختێک خام پێداویستی تایبەتێک هاوکاری دەکەی لەسەر قادڵمەیەک یان سەر پلیکانێک دای دەبەزێن بەسەری دەخی بە عارەبانەکە یان نابینا کە لە شەقامەکە دەپەڕێنیەوە تا دەیپەڕێنیەوە هەزار جار مەڵی وەیش بەداخەوە متەئەسیرم ئەو شە بریندارکەرانە هیچ پێویست ناکە فعلم بۆیەوە بریندارکەرەوە بریندارکەرە چونکە جیاوازیەشی کە ئەمن هەمە لە ڕوو جەستەییەوەیە لە ڕووی سۆز و عاتیفە و هەست و شعور و دەروونەوە لە تۆ زیاتر نەبم کەمتر نیم ببوورە کە ئاراستی توی دەکەم مەڵگایە کە لە ئێوە زیاتر نەبین کەمتر نین بە پێچەوانەوە کۆمەڵێک بەهرا کۆمەڵێک تایبەتمەندی کە خوای گەورە بەوانەی دەبەخشێ کە چاویان لێدەستینتەوە کە زانستیش ئەوەی سەلماندیە کە چاو 175 وزەی لەش دەبا کە ئەو وزێ کە گەڕایەوە دیوی ناوەوە ئەکید گوێەکان بەهێز دەکە ئەکید توانە مێشک بەهێزتر دەکە توانە دەربڕین بەهێزتر دەکە کەواتە لەو تاکە کە وەیش و ئۆف و ئاخم بۆ دەکە زۆرەی باشترم بێ گومان باشە مامۆستا کێشەکانی ئێوە لەگەڵ حکوومەت چییە یان جگە لە جێبەجێ نەکردنی یاساکان و گرفتانەی کە لەلایەن داوم دەستگا حکوومیەکانەوە دێتە بەردەمتان چی من دوو دیو هەیە چونکە دەبێت لێتی نەشارمەوە کە کەسێک بۆ خاوەن بڕوانامەی دکتۆرا ماستەر دەبێت بە شێوەشی ئەکادیمی لە هەر پرسێک بتوێژیتەوە مەسەلەی حکوومەتیش بڵێن شت نەکراوە زەربی بەسەر دابێنین من بەڕاستی نازانم چونکە لە ساڵی هەشتا تا 2002 تاقە پەیمانگایەک هەبێ لە کوردستان ئەو پەیمانگە نابینایانە بووە کە خۆشبەختن حکوومەتی هەرێم بە هەردوو کابینەیان بە هەردوو حکوومەتی ئەولا و ئەولاش توانیان پەیمانگە ڕناشی نابینن لە دهۆک و لە سلێمانیش بکەن و پاش ساڵی 2002 ئەوە جێی خۆشحاڵی پەیمانگاکانی دیکەش بۆ نابیستان و بۆ پەروەردەی مێشک و بۆ ئۆتیزم و ئەوانش کراونەتەوە بۆ خام پێداویستی تایبەتی دەست و پێ بۆ کورتەباڵایان ئەوانە جێی دڵخۆشن بوونی ئەو هەموو ڕێکخراوە کە ئەکیدم ئەگەر هەر هیچ بۆڵم دێ ناڕازیم بەڵام هەر ڕێکخراوە چەند ئەندامە چەند سەد ئەندامە چیە دڵی ئەوانی پێخۆش کردێت کە چەتێکی لە ژێری کۆ دەبنەوە بوونی یاسایەک ئەگەر چی بە کەم و کوڕیشەوە جێبەجێ نەکراویان کراوە بەشەشی نەکراوەوی دیکە
دەستکەوتە پێشی ساڵی 2012 ڕەنگە ئەوانەی کە موچەخۆر بن لە خام پێداویستی تایبەت بە پەنجەکانی دەست و پێ بژمێردرێن بەڵام ئێستا زیاتر لە 800,000 کەس خاوەنی موچەیەکە ئەگەر چی موچەکە بەڕاستی شایستی ئەوە نینەکە پێی بژین بەڵام من لەگەڵاوەش نیم 150,000 دینارە بەڵام من لەگەڵاوەش نیم بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت 1.5 ملیۆنیش پێ بدرێ بێتە کەسێکی مشتەخۆر و گەندە ڕێگە بدرێ بای ئەوە گوزەرانی هەبی بۆی بتوانانی هەوڵ بدا نەک باەوەی وەکو مشتەخۆرێک دابنیش و موچەکەی بخوا لەبەرەوە ئەمن ئەگەر موچە باشەی کە ئێستا بە بڕوانامەی دکتۆرا وەری دەگرم حکوومەت پێی بدا بام هەرگیز بیرم لەوە دەکردو بڕوانامەی دکتۆرا و ماستەر بنووسم لەبەر ئەوە پێدانی داهاتی زۆر بە تاک مشتەخۆری و هیچی دیکە بەڵام لەگەڵەوەش پێویستێنی بیژێنی ئەکید خەریکم باسیۆم دەکرد بای ئەوەش ئەو کەسانێک کە تەمەنیان بەسەرچوو ئەو کەسانێک کە چانسی خوێندنیان نەبووە ئەو کەسانێک کە ئێستا زلوفێش تایبەتیان هەیە بە تایبەتی ئەوانە لە دیوی با بڵێن فیزیکی مێشکە کە نەدەتوانن فێر ببن نەدەتوانن بخوێنن حەقی ڕێزێنانیان هەیە حەقی ئەو پەڕی ژیانشی شایستیان هەیە چونکە خۆمان دەزانین حکوومەت باوکە بڕواناکەم هیچ باوکێشی خراپی بۆ منداڵەکانی خۆی بوێ ئەگەر خراپترین حکوومەتیش بێ بۆیە گرفت هەیە بەڵێ داواکاری هەیە بەڵێ حکوومەت هەندێشتی کردێ بەڵێ بەڵام هێشتا بە پێی طموحی ئێمە تاک بە تاشی یان تەواوی خام پێداویستابەتەکان نەبووە من چاوەڕێم دەکرد لەسەر ئاستی زۆر باڵا پێشوازی لە دکتۆرای من بکرێ کە نەکرایە لەبەر چ لەبەرەوەی 22 دەوڵەتی عەرەبی لە پرۆگرامی خوێندنی خۆیان کە مادەی عەرەبیە دکتۆر تا حسێنە کردە قوت بوو مقدەسیان کردیە منێکی نابینە کوردی پێ تەشجیع دەبم کە منەوە سەلمان دەم هەر عەرەب هەر تولێک هەر پارێز ناتوانن نابیناکانی ئەوان ناتوانن کوردیش ئەگەر کەشی لە باری هەبێ دەتوانێت بڕوانامەی دکتۆرا وەرگێ هەرچەند نابیناش بێ و نابینایی بوون نابێتە ڕێگر بەڵام ئەو پێشوازیە ئەو ڕێزێنانە ئەو هاندانە بە شێوێشی پێویست نەبوو جێگلەی منە جێگلەی هەموو خام پێداویستابەتەکانش بەڕەنگە و دکتۆراکەی تایبەت زەنابیش بزەبت لەسەر زمانی کوردی و لەسەر ئەدەب و زمان و خزمەتکردنی نەتەوەی کووردە ئەدەبی کووردە خزمەتکردنی ڕۆمانی کوردیە کە نابێت لە ڕۆمانی جیهانی دا ببڕێ خزمەتکردنی مەدرسەیەکە کە تازێ لە ئەوروپا و لە ئەمریکا کە خۆیان بە پێشکەوتوترین مەدرسەکانی عالم دەزان لە ئەدەبیات ئەوەیە کە کەم کەس بڕوا بکە بە ئەترافی هەر پێنج ئەندامەکە کە لە ئەندامانی لێژنەمە تەمەنا دەکەم ئێستا قسەکانم ببیستن کەم کەس لە ساوساغانش دەوێری خۆی لەو مەدرسەیە بدات چونکە سۆسیۆلۆژیا بۆ خۆی بابەتێکی زانستی قورسە چجای لەناو ڕۆمانیش لەناو ئەدەبیاتیش باشە مامۆستا کێشەی ئەو ماوەی کە بۆ نمونە لە سەردەمی قەیرانەکەوت و شاتون بێگومان جەنابەت لەوانەیە کەمتر بەڵام خاوەن پێداویستی تایبەتێکی زیاتر کە ئیشوکاری نییە پشتی بە موچەیە بەسی و چا بۆ چ بۆ پرۆسی خوێندنی چ بۆ پرۆسی ژیان و گوزارانی ئەوەی کە ئێستا موچەکان دواکەوێ یا موچەی خاوەن پێداویستی تایبەت زۆر کەم ئەمە بووە بە گرفتێک بۆ ئەوەی کە بەشێکە بێ نەتوانێت بشخوێنێ یان نەتوانێت گرنگی بە بواری خوێندنەوەی خۆی بدات بەداخەوە لەوەیان حکوومەتی هەرێمی کوردستان دەبوو ئیستیسنای بکردی بووایە چونکە لە خودی یاساکەش دەڵ ئەگەر دامەزراندن هەبوو ڕێژەی 5 لە حکوومەت کەرتی گشتی و 2 لە کەرتی تایبەت تەرخان بکری بۆ خام پێداویستی تایبەتەکان دا بمەزرێن من دەیان خاوەن پێداویستی تایبەت لە کوردستان و دەیانش لە هەولێر نابینە دەرچوو کۆلێژەکان و بەشە زانستی بەشە ئەدەبیەکانی زانکۆی سەلاحەدین تا ئەو لەحزەی کە مەقسەد بۆ دەکەم دانەمەزراون زیاتر لە 8 ساڵ و 7 ساڵ و 6 ساڵ و هەمویان دەرچوون و لە ماڵەوە دانیشتن یعنی ئەگەر حکوومەت وەکو باسم کرد لەگەڵەوە نیمە مشتەخۆریان کە بەڵام ئەگەر دەرفەتی کاریان بۆ بڕەخسێن چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەتی ئەوانە هەڵگری بڕوانامە بە کەلۆریۆسن شتیان پێەیە زانستیان خوێندووە بابەتیان خوێندووە دەتوانە خزمەت بکەن شوێن لە شوێنەکان دەبوو دەرفەتی ئیستیزنا بەوانە بدرا بەوەکەوەی کە بە سرچی ئاسایش درراوە وەکەوەی کە بە سرچی ئەمنی درراوە کە دامەزرانن بۆ ئەوان هیچ کاتێک ڕانەوەستاوە چونکە سرچی ئەمنی بابەتەشی گرنگ جێی دەستخۆشە کە ناتوانن ئەوە ڕابگرن دەستخۆشیان لێ دەکەن بەڵام خۆزگە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانش ئیستیزنایان بکرد بە بۆ ئەوەی ئەوانیش دابوو مەزرابان ئەگەر ناتوانانی هاوکاریشان بکەیت
دیوەکەی دیکەی پرسیارەکەت ئەوەیە کە لەو قەیرانەی حکوومەت دەبواە بەڕاستی دیسان ینی وەلەو لێرە و لەوێ لە وەزارەتی کار منەظەمەکان ڕێکخراوەکانی خێرخوازی هاوکاریان کردوون بە سەبەتێک خۆراک و ئەوانە بەڵام دیارە ژیان خۆ هەر ئەوە نییە چەند چۆ لە برنجەک و ڕۆنێکت هەبێ ئەی منداڵێکت نەخۆشکات دەرمانی پێویستە سەفەرێکت هاتە بەر ئەخر کۆمەڵێک پێداویستی دیکە هەیە کە زۆر کوردەواری خۆمان دەڵێن ماڵ دەریایە هەموو شتی پێویستە خۆ هەر بریتنی لە ئازی و قەژیان لەبەرەوە بەڕاستی دەبوو جدیتر ئاوری لێ بدراباوە گلەی لە بکەین کاکە من وەزارەتی خۆمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیم من لە ماستەرەکەم وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئاسۆسخان هاتو بە شانازیەوە کۆنگرەش ڕۆژنامەنووسی بەس کە یەکەم نابینە ماستەری بەگرت ئێکە دکتۆرا گەورەتر و مەزنترە وەزیرەکەم شێستانخان نەهات ئامادەبی لەبەرەوە خۆ هەر پاپشتەکان پاپشتی مادینی پاپشتی معنەویەکانی گرفتی تێدایە زۆر باشە ماوەسەبا ڕوێک بکەینە ئەو بابەتی کە جەنابەت پێشتر هاوکات بەڕێوەری پەیمانگای نابینایان بووی دەڵێن نابینا بەردەوام بەهرەی زیاتریان هەیە لە کەسێکی ئاسایی یاکو زیرەکترن لە کەسی ئاسایی لە قوتابیەکانی خۆشتان ئەوەتان بەدی دەکرد جگەلەوەی لە خۆتان بێگومان ماشەڵڵا بێگومان زیاترتان هەیە بۆیە گەشتم بە دکتۆرا لە قوتابیەکان فعلەن ئەمەتان بەدی دەکرم وتەیە وەڵاهی خۆ ئەو قوتابیانەی کە دێن ئەگەر ئەوەت بۆ باز بکەم لە سەرەتاکە لە پۆلیەک دێن بەداخەوە چەند هەفتەیەک دەبێت داچیان لەگەڵیان لە پۆلەکە دابنیشە چونکە ناوێرن و دەترسێن و دانەبڕانێ لە ماڵ یعنی لە ڕوون نەفسیەوە پەروەردە نەکراینە کاری ئێمە جاری بەر لە هەموو شتێک بەر لەوەی فێریانکەی پەروەردەیان دەکەین کە دەبێت دابەبڕن دەبێت وەکو تاک هەڵسکەوت بکەن بێ ئەولا کۆمەڵێک هاوکاری نەفسیان پێشکەوت دەکەن جارێک لە ڕوون نەفسیەوە پەروەردیانەکە دروستیان دەکەنەوە پاشان ئەوەی دیکە کە فێرکردنی شێوازی بڕایی لە تاپۆلی چواری سەرەتایی دەخیانی پاشان ڕیکۆردەر و کاسێت و میمۆری ئەوشتانشان هاوکار دەبین پرۆسی خوێن خۆشیان تیاندایە مامۆستا بۆ بابەتان ئەویان کە دەگەیشتمە سەپرسیارەکە جەنابەت ئەویانە بەشێکیان جگە لە نابینایی بوون کە مەندامی دیکەشیان لەگەڵە جێچەکانیان تاوانیان نوتقیان تاوانە قسەکردنیان جەستەیان هەندێک شێوایە ئەوانە کەمتر بەڵام هەشیانە بە پێچەوانەوە بەهرەی زۆر باشیان تێدایە یعنی من ئێستا یاسر بەختیار لەکەمانە تازە بۆ تەپۆلی هەفت لەو تەمەنەی تەواوی قورئان و زیاتر لە 30,000 فەرمودەشی لەبەرە هەر بە نمونە بۆ تەمەنەی بانگ دەدا لە مەسیفی دادەنیشی بانگ دەدا پێشنوێژی دەکات کۆمەڵێک دەکات هەمانە لە بواری مۆسیقا بەهرەدارە هەمانە لە بواری مامۆستا من بەرەو کۆتایی دەچم لە بەرنامەکەم حەزم لێ لە کۆتاییەکەی چ پەیامێکت هەیە بۆ خاوەن پێداویستە تایبەتیەکان کە گوێیان لە بەرنامەکەی ئێمە دەبێت چ پەیامێکت هەیە بە کورتی پەیامی خۆتم پێ بڵێ بۆی کە ئەوانیش دووبارە وەکو جەنابەت دەست بە خوێندن و بە سەرکەوتن بەسەر پاژەکانی ژیان بدەن لێیان دەپاڕێمەوە چیتر چاویان لە زەکات و بندیواری مزگەوت و بۆ خۆیان هەوڵ بدەن بڕوا بکە خوای گەورە کە ئەوانی خوڵقاندیم سەرچاوی ڕزق و ڕۆزی ئەوانیشی دیاری کردێ هیچ پێویست ناکە چاویانە دەستی خەڵکی دیکە بێ وەرگرتنی دکتۆرای منیش چەندە بۆ خۆم سوودی هەیە دیان ئەوەندە پەیامەکە ئەوە بووە بە کۆمەلگا بە حکوومەت و بەخام پێداستابەتەکان بڵێم تکایە بەهرەکان تواناکان مەکوژن زمینیان بۆ ساز بکەن بە دەرکەون زۆر سپاس بۆ تۆش بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان میوانداری کەسێک بوو کە کەمین دکتۆرا بوو لە هەرێمی کوردستان دکتۆرای لە زمان و ئەدەبی کوردیە نابوو مامۆستا حوسێن زۆر سپاس بە ئەو دەرفەتەی کە بەیەمتدا مامۆستا حەسەن دەستەخۆش مامۆستا حەسەن زۆر سپاس دەکەین بەڵێ زان و خۆشەویستان دەگەڕێینەوە لای هاوکارانمان لە شاری سلێمانی لەلایەنێمەوە بەخوای گەورەتان دەست بێت خۆت سپاس بۆ میوانەکەت خی گەورە لە ساغ و چەمەند درێژی بدا بۆ خۆی و بەهرە و توانەکانی کە توانوێتی بۆ شێوازەش پلەی دکتۆرا بەدەست بێنێ سەرکەوتو و سەرفراز بێت بەڵێ بنەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بردو بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ خواتان لەگەڵ